ئۆرژین ئەم کاتت باش ئۆرژین ئەم گروپە بۆچی ئەو گردبونەوەی ئەنجامدا ئەم کاتی ئەوەش باش بەڵێ گروپی هەڵوێست لە ماوەی ڕابردوودا ڕاگەیەنرا بۆ بەدۆداچوون لەسەر کەسی نەوت لە شاری کەرکوک بۆ بەدۆداچوون لەسەر کەسی نەوت لە شاری کەرکوک لە ڕابردوودا چەند چالاکیشان ئەنجام داوە لە ئێستاشدا ئەم گردبونەوەیە بۆ زانینی ڕای بڵاوکردنەوەی ڕای لایەنە سیاسی و حیزبە سیاسەکانی شاری کەرکووکە لەسەر پرسی نەوت و پترۆدۆلار بۆ زانیاری زیاتر یەکێک لە دامەزرێنانی گروپی هەڵوێستمان لەگەڵایە مامۆستا سار ئەگەر بێتە ئەیرە بەڵام ئەم گردبونەوەی ئێوە ئامانجی ئێمە وەکو گروپی هەڵوێست پێش ماوەی لە ئەو پێش خۆمان وەکو گروپ ڕاگەیاند و چەند چالاکیەکمان کردو چەند کۆڕێکمان کردووە بۆ هەندێک ئەندام پەرلەمانەکان و هەندێک پەیوەستدار بە کێشەی نەوتەوە ئەمڕۆژ ئامانجی ئەمڕۆمان ئامانجی سەرەکیمان لەوەیە کە ئەم گروپە سەردانی چەند حزب و لایەنێکی کوردستانی و عراقی کردووە لە کەرکووکە ئامانجەکەشمان ئەوەیە کەوا بیر و ڕاکانی ئەوان و هەڵوێستەکانی وان بەرامبەر بە نەوت و پترۆدۆلار و بە گروپی هەڵوێست دەرببڕین لە ماوەی ڕابردوودا ئێوە باسان لەوە کردووە کە گروپی هەڵوێست لەپێناو نەوتە بۆ پێتان وایە لەپێناو نەوتە ینی ڕابردوودا باسی ئەوتان کردووە کە نەوت ناشەفافە و هیچیتان بۆ دەرکەوتووە لەو بارەوە بەڵێ بۆمان دەرکەوتووە بە پێی ڕای ڕاو سەرنج و بۆچوونی ئەو لایەنانەی کەوا ئەمڕۆ ڕایەکانیان بڵاوەکەینەوە ئەوانی چەند لایەنێکیان تایە ئەڵێ ئێمە ئاگاداری ئەو بارودۆخەنین و شەفافیەتی نەوت ڕوون نییە بۆ ئێمە لە ئێستاە ئەم گردبوونەوەیە ئامانجی گردبوونەوەکە ئەوەیە کە ڕاو بۆچوونی لایەنە سیاسەکان ڕائگەێنن ڕای ڕاو بۆچوونی لایەنەکان چۆن بووە تا چەند سلبی بوو تا چەند ئاگیان لە پرسی نەوتە بوو لە شاری کەرکووک بە زۆرینیان ڕایان لەگەڵ ئەوەیە ئەوانش نەوت شەفاف بۆ کەرکووک شەفاف نییە چونکە بەڵام بەگشتی هەمویان داواکارن چ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئیدارەی کەرکووک یان حکومەتی هەرێمی کوردستان یان حکومەتی مەرکەزی بەغدا کە ئەبێ ئەو نەوتە شەفاف بکرێەوە ئەو پترۆدۆلارە بگەڕێتەوە بۆ کەرکووک لەبەرەوەی ئەو پترۆدۆلارە بە شێوەیەکی یاسایی لە دەستور چەسپیوە هیچ خێر بە خەڵکی کەرکووک ناکەن دەستخۆش بەڵێ بەڵێ گەلک سپاس بۆ نوچەکانێمە ئۆرژین جۆلا کە لە شاری کەرکووکەوە لەگەڵماندا بوو بەڵێ